وانێ دوور بم بێخەمبالێم لە هەر کوێبی نزیکی لێم بێجگەل لە تۆ بادەی هیچ کەس هەرگیز هەرگیز سەر لێو نانێم. کە من ئەو کەسانەی ئەم گۆرانیان گوێ لێ نەبوو بێت، چونکە لێوان لێوە لە ڕۆح و هەستی ڕازگۆیانە و دەنگ و ئاوازێکی ڕەسەن و کوردیانە و سەردەمیانەیە. ئەو عاریفە قشسپیە ئەو گۆرانیە و دەیان شاکاری تری پێبەخشین. بەهجەت یەحیایە. صوفي خلوتي أو عشق خدايا بوما صوفي خلوتي أو عشق خدايا. بەهجەت یەحیا یەکێکە لە هونەرمەندە دیارونەتەوەیەکانی کورد، خاوەنی ڕیتمێکی عیرفانی ناسراوە و شێوازێکی تایبەت بەخۆی هێناوەتەکایە. دەنگە عیرفانیەکەی و هونەرەکەی پەیامی عەشقێکی ئەبەدیە. ئەو هونەرمەندە لە کۆتاییەکانی ساڵی 1991 وەک هاوارێک بۆ ئەو زوڵم و زۆرەی بەرامبەر بە گەلی کورد کرابوو بە گوێی دنیادا هاواری کرد. بەهجەت یەحیا دەڵێت ئەو کەسەی کە بە ڕۆح هونەرمەندە گەڕۆکێکە بە دوای ئیستاتیکدا. ئەرکی ئەدەب و هونەر ئەوەیە بگەڕێی ئەو جوانیانە بدۆزیتەوە کە چاونان بینێت و تەنها دڵدایان بینێت. بۆیە کاری هونەرمەند ئەوەیە بە زمانی خۆشەویستی ناخی مرۆڤەکان بدوێنێت. بەهجەت یەحیا لە ساڵی 1965 لە شاری سلێمانی لەدایک بووە. یەکێکە لە هونەرمەندە ناسراوەکانی کوردستان، خاوەنی چەندین گۆرانی و ڤیدیۆکلیپە و ئەزموونی زیاتر لە 30 ساڵی هەیە لە کاری هونەریدا. ئەی هاوڕێیان دڵێم سرای کۆڕی دیوانی ئێوەیە دەنگین و ساوی منەم شەو تازای غورباتی پێوەیە ئەڵێم وەکو فەرهاد منیش وڵا برینێ لە چیرۆشی خەمی خۆما ژیری نەبینێ بەبێ ئەو هەستای کە لایە دڵمایە بوون و نەبوونە وەکو یەکوە